بە بۆنەی تێپەڕبوونی 56 ساڵ بەسەر داگیرکردنی ڕۆژهەڵاتی قودس لەلایەن ئیسرائیلەوە، فەرمانگەی ناوەندی ئاماری ئیسرائیل چەند زانیاریەکی لەبارەی شاری قودسەوە بڵاو کردەوە کە بەپێی ئەو زانیاریانە لە ساڵی 2022دا ڕێژەی کۆچکردنی نێوخۆی لە قودسی پیرۆز پێچەوانەیە بە بەراورد بە شارەکانی دیکە. ئەوەش بەهۆی ئەوەی نزیکەی 27700 جوولەکە شارەکەیان بەرەو شار و ئۆردوگا جوولەکە نشینەکانی دیکە جێهێشتووە. بەپێی ئەو ڕاپرسەی کەناڵی 12 ئیسرائیل ئەنجامی داوە، ئەنجامەکان بۆ حکوومەتی ئیسرائیل کە بودجەی زەبەلاحی بۆ بە جوولەکەکردنی شاری قودس و کۆچی جوولەکەکان بۆ ئەو شارە تەرخان کردووە و هانی جوولەکە نوێیەکان دەدات تێیدا نیشتەجێ ببن دڵخۆشکەر نین. لە سەدا 65 جوولەکەکانی نێو ڕاپرسیەکە دەڵێن قودس یەکگرتوو نییە. هەروە لە سەدا 62 ئیسرائیلیەکان ڕەتیان کردوێتەوە لە شاری قودس بژین، لە کاتێکدا لە سەدا 32 ئامادەییان بۆ ژیان لە شاری قودس دەربڕیوە. بەپێی زانیاریەکانی فەرمانگەی ناوەندی ئاماری ئیسرائیل کە بە بۆنەی ساڵیادی داگیرکردنی ڕۆژهەڵاتی قودسەوە کە بە ڕۆژی یەخستنی قودس ناسراوە بڵاوی کردوێتەوە، ژمارەی جوولەکە نیشتەجێبووەکانی ناوشاری قودس لە ساڵی ڕابردوودا گەیشتووەتە نزیکەی 595,000 لە کۆی نزیکەی ملیۆنێک دانیشتوان. بەمەش ڕێژەی زیاتر لە سەدا 60 دانیشتوانی شارەکە پێک دێنن کە لە سەدا 34 جوولەکەی حەریدی توندڕەوی ئاینی نانەتەوەی و لە سەدا 26 جوولەکەی ئاساین، لە سەدا 20 جوولەکەی عەلمانین، هەروەها لە سەدا 19 جوولەکەی ئاینداری نەتەوەین. بەڵام ڕێژەی توندڕەوە ئاینیەکان لە ماوەی دەی ڕابردوودا بەردەوام لە هەڵقشاندایە. لە بەرامبەریشدا موسڵمان و مەسیحیەکانی شاری قودس سوورن لەسەر پابەندبوونیان بە شارەکەیان و مانەوەتەیدا بە هەرشێوەیەک بێت، سەرەڕای ئەو ستەم و سەرکوتکاریانەی لەلایەن ڕژێمی جوولەکەوە ڕوبەڕوویان دەکرێتەوە. ئەم کۆچە پێچەوانەی جوولەکەکانیش حکوومەتی ئیسرائیلی ناچار کردووە بە دانانی پلانێکی 3 ساڵە بۆ نیشتەجێکردنی ئەو جوولەکانەی تەمەنیان لە نێوان 18 بۆ 35 ساڵدایە لە نێو شاری قودس و ئەو مەبەستەش 26 ملیۆن دۆلاری تەرخان کردووە. شارەزایان هۆکاری سەرەکی کۆچکردنی جوولەکە ئەڵمانیەکان لە شاری قودس بۆ ڕەفتارەکانی جوولەکە توندڕەوە ئاینیەکان دەگەڕێننەوە کە دەیانەوێت شێوازی ژیانی خۆیان بەسەر جوولەکەکانی دیکەدا بسەپێنن. بەمەش جوولەکە ئەڵمانی و بێدینەکان تووشی گیر و گرفت دەبن و گونجانیان لەگەڵ فەڵەستینیەکان سەرڕای سەختیەکانی لە گونجانیان لەگەڵ جوولەکە توندڕەوەکان پێ باشترە. جوولەکە توندڕەوە ئاینیەکان بە جۆرەی خۆیان بەسەر شارەکەدا سەپاندووە کە لەو ناوچانەی تێیدا نیشتەجێن نیمچە قەدەغەیە کە جوولەکەیەکی ئەڵمانی بتوانێت تێیدا درێژە بە ژیان بدات.